وەگوڕانێ لەسەر داواکاری دیار مەلەچی پێشکەشە بە گەنجانی گوان و مەلەکان محمود قادر و سەرکەوت سەرکەوت گوانی باغوان عمرت نامێنێ بولبول لە باغت دەخوێنێ باغوان عمرت نامێنێ بولبول لە باغت دەخوێنێ بەری و خونچانە دەفرێنێ ئەمن و یارێ لێک دەسێنێ هەستا هەستا بڕۆی لەو شارە لە دوای باڵا دڵ سەرگەردانە توخوا یارۆ با بڕۆی لەو شارە لە دوای باڵا دڵ سەرگەردانە ڕۆژ بێتن لەگەڵ کارە لەگەڵ ئەرد و وەفای پارە ڕۆژ بێتن لەگەڵ کارە لەگەڵ ئەرد و وەفای پارە دەبا بڕێ سەباب کارە دەبا شوێر بێ سەباب کارە هەستا هەستا با بڕۆی لەم شارە لە دوای باڵا دڵ سەرگەردانە توخوا یارۆ با بڕۆی لەم شارە دەردی دڵم زۆر پەرێشانە جانە تاوی بەردەرگاوت دڵی منە سەری منە پێت ئەغز و خام لەم شەوەی کە ڕۆیشتی تەنیات کرد